جاگیر کوچکرنا نوجداران و دانه مزراندنا کارمندین ساخلمی لی پارێزگا دوگ پێشبینی تێکردن هەنێک ژە نەخۆشخانە و بنکێن تەندروستی بێن داخستن. ڕێبەبەریا ساخلەمیە پارێزگا دوگژی دبێژە ئەگەر لە دیڤگازیامە نێناریشێنمە چارەسەر نەکەن. باشترین ڕێک لە دەفمە تێکەلکردن و داخستنە هەندێک ژە نەخۆشخانە و بنکێن تەندروستیە. ئەش بوویەیەکێ جانێ وڵاتیان نەکەوە دمەترسیەدا. یەکەم هەوڵتمە ئەون کو ئەم بشێن چارە بکەین بکێشێ ئەگەر هاتوو مەترسی سەرگیانی خەڵکی پەیدا بوو جهەکی ئەم نەچارین ئەوی جهی بگرین باشترە و مەترسی هەبیتن مەترسی سەرگیانی خەڵکی هەبیتن ژبەر هەندێکی هەندی دکتۆر ئەمشیان چارە بکەین و مەترسی نەبیت ئەو دە بەردەوامی دەینێ کەنگ گەشتنەوەی حەدی ئیدیەم نەشین بەردەوامی بدەینێ ئەکید بێگومان وێگاف کردێ دێتە داخست. ئەوانیش وەکو ئێمە کێشەی قەیرانی داراییان هەیە. دەمبەرداژی وەزارەتە تەندروستیە هەرێما کوردستانی هەژمارە کارمەندێن تەندروستی لە پارێزگاها دۆک بە بەردێگەل پارێزگەیەندی بە ڕێژەیەکە کێم دزانە کۆ بە تەنێ 8,000 کارمەندن و دبێژیت. باشترین چارەسەری دامەزراندنە ڕێژەیەکە دیە کارمەندێن تەندروستیە. جارە نەخۆشخانە دانەخراوە و ئێمە لەگەڵ بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەردەوام ئەبین بۆ ئەوەی کە ئەو شوێنانەی کە کەموکوڕی هەیە چ لە دووەک و چ لە شوێنەکانی تر هەوڵ بدەین پڕی بکەینەوە. ئێمە اختراحێکمان کردوتە بەردەم ئەنجومەنی وەزیران کە لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر لە خەڵک مۆڵەتی بێموچیان کردووە و یاخود دەڕۆن و دەست لە کار هەڵەگرن بتوانین لانی کەم ئەو خەڵکانەی کە ئەڕۆن بۆ لەجێی ئەوانە خەڵکمان بۆ دابنێن. بەتەنێ دی ساڵدا لە پارێزگا دۆک پتر ژە 100 نۆژداران قەستا ژە دەرڤەی وڵاتی کردیا و vەیەکێژی باندۆراخوا لەسەر کەرتێ ساخلەمیە دۆ کردیا. کۆ لە زوربەیە بنکێن تەندروستی لێ دۆک نۆژدار نینن و لە جێوان هاریکارێن نۆژداران یانژی برین پێنج وان بنکێن تەندروستی برێڤەت بن. پشتی هاتنە ئاوارەیان ژی ناژمە ڕاکنجیên دۆک نێزی 2 ملیۆن کەسایە و کۆ دوێت هەر 10,000 کەسان 16 نۆژدار هەبن. لێلە دۆک ئەتنەهادا هەر 10,000 وڵاتیان 4 نۆژدار بەردکەون. ساخلەمیە دۆکژی vەیەکێ بە مەترسی دزانە. عەبدوڵسەمەد ڕێکانی NRT دهۆک.